ئێمە وەک ژنان و گەنجان و گەلێک ئەرکێک دەکەوێتە سەرشانمان ئەویش پشتیوانیکردنی گەریلای ئازادی کوردستانە. ئێمە نەک تەنها بە پشتیوانیش بەڵکو ئامادەین وەکو گەل لەگەڵ گەریلا لە بەرامبەر ئەو هێرشانە بە ڕوحێکی خۆڕاگرانە لە سەنگەرەکاندا جێبگرین. ئێمە وەک ژنانی گەنجی تێکۆشەر بە هەڵمەتی بڕ و خێنا بە ڕوحێکی چالاک جێگا دەگرین و ڕۆڵی پێشەنگایەتی دەگێڕین لە بەرامبەر داگیرکاری. هیچ کاتێک بە بێدەنگی نامێنینەوە. ئەرکی مێژووی خۆمان جێبەجێ دەکەین و لەناو ئەم هەڵمەتە وەک ڕێخستنی ژنانی گەنجی تێکۆشەر بە ڕەنگی خۆمان بەژار دەبین. لەسەر بنەمای ئەو بڕیارەی کە پەرلەمانی عێراق لە ساڵی 2007 درابوو کە سوپای تورکیا بچێتە دەرەوە. داوای جێبەجێکردنی بڕیارەکە دەکەین و لە چوارچێوەی ئەم باپەدەشتەوە بە کەمپینێک دەست بە کۆکردنەوەی ئیمزا دەکەین کە دەوڵەتی تورکیای داگیرکرد بە نۆکەری و هاوکاری پەدەکە لە خاکی باشوور بچنە دەرێ. بژی کوردستانی سەربەخۆ و یەکگرتوو، بژی سەرۆک ئاپۆ، بژێ داگیرکاری خیانەت، ژنانی گەنجی تێکۆشەر. لەگەڵ شوێن نیشتەجێبوون و باش خۆش بریشێکی زۆر باشە. زۆر سپاس دەستێ هەر کۆمەلگایەکە گەنجتیایە هەنێ چۆنەڵی بابەت هەیە کە بابەتی نیشتیمانەیە هەندێک بابەتی شێ بابەتی کۆمەڵایەتی بابەتی سیاسیە دەوری هەبێ لە ناو بابەتانە. ئێمە هەڵوێستمان ڕوون و ئاشکرایە وەکو ئینتیمای نیشتیمان پەروەری نیشتیمانی و هەروەها ئینتیمای نەتەوایەتی بە هەموو شێوەیەک ئیدانی ئەو زۆرە کارانەکەین و لەگەڵ ئەو زۆرە کار و کردەوانانین و ئەگەر لەسەر ئەوە ژنەی نەدەنگ ئایا ئەبێ لەسەر چ شتێک بێنە دەنگ لەگەڵ ئەو داگیرکاری و ئەو خوێن ڕێژێنین و هەروەها لێشان قبوڵ ناکەین و ئێمە لە پەرلەمانی کوردستان یا وەکو فراکسیۆنی گۆڕان یاداشتمان تەقدیمی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کردو و داوای دانیشتنێکی بە پەرلەمان کردووە لە سەرۆکایەتی پەرلەمان. بێگومان مەسەلەی پەکەکە و شەڕکردنی پەکەکە لەلایەن تورکیاوە تەنیا بیانوویەکە ئەگەر چی پەکەکە لە ڕاستیە ڕوومەتی گەلی کووردە پەکەکە هێزی ڕزگاری خوازی گەلی کوردستانە لە هەر چوار پارچەی کوردستان شەڕکردنی پەکەکە شەڕکردنی گەلی کووردە لە ڕاستیە بەڵام مەسەلەی هاتنی سوپای تورکیا بۆ باشوور پەیوەندی بە میساقی ملی تورکیەوە هەیە پەیوەندی بە زیندووکردنەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی و پێشێلکاری و داگیرکردنەوەی جارێکی تری ئەم ناوچەیەوە هەیە لە ڕاستیا پەیوەندی بە فەرزکردنی خەریتەیەکی نوێەوە نەخشەیەکی نوێەوە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مەسلەی شەڕکردنی پەکەکە لە ڕاستیا تەنیا بیانووە دەوڵەتی تورکیا هەمیشە لە شەڕکردنی پەکەکە شکستی خواردووە لە ڕاستیە. ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بەلامانەوە گرنگە لە ڕاستیە ئەم دۆخە یعنی ڕابگرین کۆتایی پێبێت لەبەرەوە داگیرکاریەکان و بەزاندنی سنوورەکان لە هەرێمی کوردستان ئەمە خزمەت بە هەرێمی کوردستان ناکاوە جگە لە ماڵوێرانی گەورە و زەرری گەورە ئەوانە شەهید و برینار هیچی کە نییە وەکو کورد خاوەنی 50 میلیۆن نفوسین لەسەر ئاستی هەر چوار پارچەکە و زیاتریش لە وڵاتانی ئەمریکا وڵاتانی غەرب و ئەوانە حەقە لۆبی بکەن گردبوونەوە بکەن لەبەر ئەم هاتنە یا بابڵێن لەبەر ئەم داگیرکاریە لۆبی گەورە بکەن ڕێگری گەورە بکەن لە هاتنی دەوڵەتی تورکیا هەر ڕێکخراوێکی تر لە هەرێمی کورد ئیمزا کۆ بکاتەوە لەسەر ئەوەی کە سنووری هەرێمی کوردستان بۆ نمونە لەلایەن دەوڵەتی تورکیاوە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە بۆ نمونە یعنی داخڵ نەبەزێنرێ لە ڕاستیە ئەمە کارێکی باشە و کارێکی گەورەی ئێوە دەستان پێ کردووە من دڵنیام واژۆکانی ئێوە کەمپینەکەی ئێوە جێگەی خۆیەگرێت و ئەگەر لە داهاتوو شاوکو جەنابتان ئەڵێن بڕیارەکە بهێنە پەرلەمان و تەسلیمی پەرلەمانی شیکەن دڵنیان پەرلەمانی کوردستان یعنی کەمپینەکەتان پێشنیارەکەتان لە ڕاستیە بە هەند وەرەگرێت. هەنگاوێکی مەدەنیە و هەنگاوێکی جەماوەریە و هیوادارم خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی نخبا ینی پەرلەمانتاران ڕۆشنبیران مامۆسایانی زانکۆ مامۆسایانی ئاینی خوێندکاران کاسبکاران هەمویان پشتیوانتان بن بە دەنگەوە هاتنیان هەبێ بۆ هەڵمەتەکەی ئێوە
چونکە بالفعل ئەوەی کە تورکیا ئەیکات داگیرکاریە و ئەوە دوژمنایەتیە و ئێستا لە هەرێمی کوردستانە دەیان بارەگای سەربازی و هەواڵگەری تورکیا هەیە و ئەوانە بە دیدێکی دوژمنکارانەوە هەڵسوکەوت لەگەڵ خەڵکی باشووری کوردستانەکەن و هەڵسوکەوتەکانیشیان دیارە مەسەلەن تیارەکانیان یێرن لە سلێمانیە لە ناوچەکانی کوردستانە خەڵکی هاوڵاتی مەدەنی سڤیل شەهید دەکەن و ئەرکی هەموو هاوڵاتیانە پشتیوانی یەکتر بن بۆ دەرکردنی تورکیا وەکو دوژمنێک و زۆر گرنگە ئەم واژۆیانە ئەم ئیمزایانە بگاتە پەرلەمانی کوردستان هەموومان نەترسین کە ئایا سبەینە بیانوویەکی نییە بۆەوەی کە بێت لە ناو شارەکەیە هاوڵاتی ئاسایی بکوژێ بەرەوەمانە هەموو خەتەرن خەتەرێکی گەورە هەیە لەسەر وڵاتەکەمانەوە بە تایبەتی لەسەر هەرێمی کوردستانیش ئەبێ سەرانی هەرێمیش بێتەنگ نەبن هەر لە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و توانم دەسەڵاتی کە پەرلەمانە دەسەڵاتی یاسادانان ئەبێ ئەو مووقفی زۆر توندی هەبێ چونکە پەرلەمان دەنگی خەڵکە و خەڵکیش ناڕزایەتێکی گەورەی هەیە بەرامبەرم هێرشانە بەڵام بەداخەوە بێدەنگی هەیە لە هەموو لایەکەوە کە ئەمەش ترسی خستۆتە دڵی هاوڵاتیانەوە سنوور بەزاندنە و پێشێلکاریە بەرامبەر بە خاکی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵی داواتە هەم دەستدرێژێ بۆ سەر خاکی عێراق و هەم دەستدرێژێ بۆ سەر خاکی هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستورێکا کە لە پەرلەمانی عێراقیە دەنگی لەسەر دراوە مافەکانی ڕێک خراوە بۆیە پێویستەکات کە ئەم لەشکرکێشیە کۆتایی پێ بهێنرێ و ئەو دەستدرێژانی بۆ سەر خاکی هەرێمی کوردستانە کرێ کۆتایی پێ بهێنرێ ئەمە ڕێکارێکی یاسایە توی گریتە بەر وەکە بۆ سەیری نیشتیمانی ئەوەی لەسەر گەلە ئەیکاوێ بێنێتەوە لەسەر حکوومەتە عادی بڕۆ تۆ ناوی دوانیت بڕۆکە ئەمە ڕێکارێکی یاسایی ئیمزانێکی بۆ دەرکردنی سوبەی تورکیا لە هەرێمی ئەڵمەتی کۆکردنەوەی باشوە بەتەنشید ئەمە ڕێکارێکی یاسایە توی گریتە بەس ناوی خۆت مالی شوێنی نیشتە جێبوون باشوە